بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنمەیەکی تایبەتدا لەگەڵ بەڕێز کاک عەبدوستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان باز لە چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی عێراق دوای هەڵبژاردنەکان کورد چۆن دەچێتە بەغداد کۆمەڵی دادگەری بەرنامەی چیە بۆ چوونە بەغداد و لەسەر ئاستی قۆناغی دوای کۆنگرەش کۆمەڵی دادگەری بەنیازی چییە تەشکیلاتی چی کردووە و بەنیازی چییە و بۆ خەڵکی کوردستانیش لە قۆناغی داهاتوو چی دەکا و بەرنامەش چییە بۆ هەماهەنگی لایەنە کوردیەکان و لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین. کاک عەبدوستار بەخێر بێ، سوپاسیان بەدەبوون دەکەین. سەلامت یا ڕەبی مۆفەق بن. سوپاسەکە سەرەتا لەو دەست پێ بکەین بەرلەوەی بچینە سەر بەرنامەی کۆمەڵ بۆ بەغداد. ئەو دەنگانی کە کۆمەڵی دادگەری هێنای لە هەڵبژاردننی ئەم جاری پەرلەمانی عێراق لە ئاستی خواستی ئێوە بوو یاخود هۆکارەکە چی بوو و لە ماوەی ڕابردووشدا بەرپرسیارەتی کۆمەڵ سەرکردایەتی کۆمەڵوتی بەرپرسیارەتی تێگر ناستۆ لێکۆڵینەوەی ورد دەکرێت لەم پرسە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکاتی خوای گەورە بەسەر هەم لایەک دابڕژێ. مش خۆشحاڵم جارێک کە بە خزمەت بینەرانی بەڕێز و خۆشەویستی بە تایبەتی کەناڵی پێ بەگشتیش بینەران دەگەینەوە. خۆی ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەن نێرانی عێراقدا ئەو دەنگانەی کە بەڕاستی بەدەستمان هێناوە نەخێر لە ئاست خواست و بەڕاستی چاوەڕوانی ئێمە نەبوو. هۆکارەکانیشی لەوانەیە هۆکار زۆر بێ ئەوە کە ئەنی کۆمەڵ بۆ دەنگەکانی بەم شێوەیە. سەرکردایەتی کۆمەڵ لە ڕێگەی ئەو لیژنانەی کە سەرپەرشی هەڵبژاردنەکانیان دەکرد و لە ڕێگەی ئەو بازنانەی کە هەبوو راپۆرتێکی ئامادە کردووە و ئەم راپۆرتە پخت کراوەتەوە. لەوێدا بە پوختی باسی ئەوە کراوە کە هۆکارەکانی دەنگکەمکردنی کۆمەڵی دادگەری کە هەندێکیان پەیوەندیان بە کۆمەڵی دادگەری و ناوخۆی کۆمەڵی دادگەری و پەیوەندی بە سیاست و خیتابی سیاسی و هەسوکەوتی سیاسی کۆمەڵی دادگەریەوە هەبووە. بەشێکیشی بەڕاستی پەیوەندی بە بەرامبەرەکان و نایارەکان و ئەوانەی کە هەمیشە کاریان کردو بە زۆر ڕێگا لەسەر کۆمەڵی دادگەری و لەسەر هەوڵدان بۆ پەراوێزخستن و یا هەر نەمانی کۆمەڵی دادگەری بەڕاستی. و لەو بارەوە ئێمە پەنجەمان خستۆتە سەر بە هەموو هۆکارەکان لەم ڕۆوە. لیژنە پێکاتۆ و کارەکانیش تاو کردووە هۆکارەکان دەستنیشان بکە. لیژنە هەر ئەو لیژانەی کە سەرپەرشی هەڵبژاردنەکانیان کردووە لەگەڵ ئەو بازانەی کە هەبووە لە ڕێگەی ئەم راپۆرتانەوە کە ئێمە پێمان گەیشتووە پخت کراوەتەوە ئەمەی بەرەنجامەکەی بوو. لە هەمان کاتدا لەم راپۆرتەدا باسی چارەسەر کراوە کە هەم سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە کۆبوونەوەی تایبەتی خۆیدا نزیکەی زیاتر باسی زیاتر لە 20 خاڵی کراوە کە کۆمەڵی دادگەری لە ماوەی ئایندەیدا چی بکە لە هەموو ڕۆکانەوە. ینی باسی پەیوەندی سیاسیەکان کراوە کە لەوانەیە خەڵکێک زۆر باسی کردوێت کە پەیوەندیەکانی سیاسی عەلاقاتی سیاسی کۆمەڵ لە ئاستی پێویست نەبووە لە ناوخۆ لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی ئیقلیمی لەگەڵ وڵاتانی دنیا. باسی ئەوە کراوە کە ئێمە هێندێک کارکتەرمان ینی لەوانەیە بەهۆی هێندێک گرفتەوە حەقەتەن ینی ئەمانە کە لانی دەسەڵات ئەوە کە ناری کۆمەڵ بووە بە شێو لە شێوەکان بەسەند زۆر ڕەوازیان بەم بابەتانداوە کە بەشێکی بەڕاستی دەچێتە چوارچێوەی هەسوکەوتی شەخسی هەینەک حساب بێ لەسەر کۆمەڵی دادگەری. من مامەڵەیەکم لەگەڵ جنابەت کردووە، لەو مامەڵەیەدا من غەدرم لە جنابەت کردووە. ئەنی من تاکێکی ئەم کۆمەڵگایە کۆمەڵ گوناحی چێت لەو هەموو هەزارەها خەڵکی کە هەیە یەکێک مەسەلەن هەڵەیەکی کردووە لە معامەلەدا بەسەر کۆمەڵیدا ساغ بێتەوە و کۆمەڵ بازەکەی بدا. یعنی مەبەستمە هێندێکی دەچێت چوارچێوەی بابەتی شەخسی، بەڵام ئەمانە هەمووی ینی مەبەستمێ هێندێک لە نایار و ئەوانە بەڕاستی زۆر ڕەوازیان پێدا کە ئەو هێندێکیشی ینی لە هێندێکمان بە حەقیقەت ینی پێندێک کەم و کوڕی هەبووە لە ئەشخاصمان
لە ئۆرگانمان وەکو باسم کرد لە سیاست و هەڵسکۆتماندا ئەمانە بەشی زۆری بەڕاستی گفتوگۆکانی سەرکردایەتی بۆ و ینی ئێمە وەکو خۆش ئاماژت پێکرد لەم ڕوانەوە بەگشتی سەرکردایەتی بەرپرسیارە بەگشتی بەڵام دەگرێ بۆ نمونە خەڵک دڵێن ئێوە بە فەرمیراتانگەیان بەرپرسیارەتێک هەڵدەگرن بەرپرسیارەتێکە چیە کە هەڵی دەگرن بۆ قۆناغی داهاتوو خۆی دووسێ شێوازەیە کاک حەچیم شێوازێکی عورفی دنیا ئەمڕۆ ینی عورفی دنیا ئەوەیە کە ئەو سەرکردایەتیە یا ئەوەی کە بەرپرسیارەتی خستۆتە ئەستۆی خۆی لەم هەڵبژاردنانە دەست دەکات شانەی پێشکەش دەکات وەکو عورفی دنیا کە هەیە عورفێکەوەی کە مەسەرەن نەخێر دیارە ئەم سەرکردایەتیە هەر ڕێکخراوێک کە حزبێکی کردێ چا بۆ خۆیدا دەجێڕێتەوە تەماشای کەمکۆرەکان دەکات بزانین داخوا ئەم سەرکردایەتی چەند بەرپرسیار لە قەزەکەیان خودی خۆی کۆمەڵی دادگەری دوێنێ کۆنگرێ کردووە ئێمە خۆ ئەگەر بەوە چارەسەر بێ ئەمەوە ئێستا بە هەموو دنیا ڕادیەگەینی هەمومان ئەمە کاتی خۆ باسش کراوەڵە یعنی لە زرای مامە سعەلی باپیر کە سەرۆکی کۆمەڵە هەتا ئاخر سەرکردایەتی ئێمە دەست دەکاتە چێشتنی بەڵام 4 ڕۆژ بە کۆنگرێک بێەوە نەبوو ئێمە 4 مانگ پێشتا کۆنگرەمان کردووە ینی ئەو کەوادیر و ئەندامان ئەم سەرکردایەتیان ئەم خەڵکیان بینیوە کە هەڵیان بژاردووە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بەسەریدا تێپەڕی بوو و هەڵبژاردننی ئەنجومەنی عێراقی 2021 بەسەریدا تێپەڕی بوو بەس دەڵێن ئەم هەڵبژاردن لە سەردەمی ئەم دوای کۆنگرە کراوە بەڵێ ئەم هەڵبژاردننی ئەم جارە دوای کۆنگرە کرا دوای کۆنگرە کرا جا دوای کۆنگرە کرا ئەگەر ئەمە لەم ڕۆ بکاک حەچیم با من تۆزی واقعی بین و بینی ڕاشکا بینمانە ئەمن بەرپرسی لیژنەی بازنەی هەولێر دۆک بیمە ئێمە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی ڕابردوو دەنگمان کەمی کردووە باش ئێمە ئەمن بەڕاستی تەنها لەو 35 ڕۆژەی ینی بەرپرسیارەتیم لەسەرشان بووە نەگەم 4 ساڵ بەرپرسیارەتی هەڵبژاردنم لەم سنوورە لە ئەستۆدا بوو بێ ئایا دەکرێت مەسن بۆ 30 ڕۆژ بۆ 35 ڕۆژ کە بەرپرسیارەتی وەرگرتووە ینی لە هەموو ئەو ینی کەم و کوڕیانەی کە لەم سنووری هەبوو بێ بۆ هەڵبژاردن سەبارەت بە کۆمەڵی دادگەری بە هەمیەوە بۆی کە پەیوەندی بەناوخۆمانەوە پەیوەندی بە دەرەوە هەیە دەکرێن بەرپرسیار بم ئەم دەپرسم ینی ئاوایە خۆم پێم وایە دەبێ ئەم کۆمەڵی دادگەری یا سەرکردایەتێکی یا ئەوەی کە پێی دەوتەسمێنێکە کاروباری هەڵبژاردننی یا مەلەفی هەڵبژاردننی لاوێ بۆ نمونە کە ئەمە بخاتە ئەستۆی خۆی بۆ نمونە ئەمن حازرم با بێنم 4 ساڵی ئەم دۆسی هەڵبژاردن ئەمن بەڕێوەی دەبە بۆ نمونە دەڵێم من ئێستا مەکتەبێکە و بەرپرسی خۆی بۆ دانراوە پێنە داواکاریم هەیە بۆ ئەم بابەتە داواکاریەکانمان بۆ جێبەجێکەن ئەم بەرپرسیار دەملەوە کە 4 ساڵی کە ئەگەر کۆمەڵ ئەو دەنگی کە لە بەرچاوی دەگرێت وەک خواستی خۆی دیاری دەکا بە منتیقی ئەگەر پێی نەگەیشتە من ئەم کاتێ ئەوەی کە عورف هەیە من چی عورف پێویستی کرد وا دەکەم بەس ئەوە دەکەوێتە سەریەک ئۆرگانی یان هەمووی بێ هەمووی چونکە ئێمە ناڵم کۆنگرەمان کردووە ئێمە بۆ نمونە تەقریبەن یەک لە سەر 3 سەرکردایەتێکی کە هاتووە نوێ بووە هەر کادر ئەندامی کۆمەڵ بووە بەڵام وەکو سەرکردایەتی نوێ بووە هەنی ئێستا بەرپرسیارەتی وەرنەگرتووە ئێمە ئێستا وا تەشکیلات دەکەین ئێمە بۆ هێچێک لە هۆکارەکانی کە ئێمە بە حەقیقەت یان دەرگەکانیمانی پێکەم کردبێ ئەوەی کە کۆمەڵ پێڕانەگەیشت دوای کۆنگرەکەی خۆی تەشکیلات بکە بە زووی تەشکیلات نەخێر بەرپرسی مەڵبەندە بەرپرسی مەکتەبە ئێمە پێشی ئەندامی سەرکردایەتی بە ئەم جارە خۆی هەڵنەبژاردوێتەوە یا دەنجی پێویستی نەهێناوە ئەندامی سەرکردایەتی نەبوو لە سەرکردایەتی نەبووە ئەم بەڕێزە بەرامبەر پرسیاریش بووە ئەدی ئەوەی نوێیەکە کە هاتووە کە پۆستێکی نەبوو ئەویش هەر بەرپرسیارە ئێمە واقعی بەبەڕاستی هەندێک ینی گرتمان هەبووە هەبووم پێم وایە کۆمەڵ ئێستا لە بەردەمی ئەوە هەیە کە قۆناغێکی نییە دەست پێ بکە دەچینە قۆناغە نوێیەکە بەس پرسیاری خەڵکیش بۆ دروست بوو دەچینە سەر بەرنامەی کۆمەڵیش بۆ بەغدادیە بەس دەڵێن بۆ چوونە بەغدا بۆ پێشتر بایکۆتی پەرلەمانی کوردستانیان کرد بارودۆخەکە جیاوازە بۆم جارە برێتەندا پسنە بەغدا گرینگە لەوێ هەبن ئەو بابەتە زۆر قسەی لەسەر کراوە لەو ماوەی بەتایبەتی لێدوانێکی منیش هەندێک ینی ئاوا تەفسیراتی جیاجای بۆ کراوە ڕەنگە بڵێن حەزیان لەوێ بچنەوە پەرلەمان ئەوە لە کۆبوونەوەکی ئێمە و مەکتەبی سیاسی پارتی مشاتی کوردستان کە هاتبوون
باسییان کردیان ئێوە بەتەمان بەگەڕانەوەن بۆ پەرلەمانی کوردستان بێنەوە ئەوە خەریک دەبین کە کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنی ئێوە ڕێیتان چییە؟ ئەمەشتم کورسەکانمان بدەنەوە ئەو کورسیەکە نەبوو نە ئەخەدە ئەوە ینی تەفسیری خراپ یا تەفسیراتی جای بۆ کراوە گوتم ئەو کورسیانەی کە ئێمە پێمان وایە لە ئێمە فەوتێنراوە و زەوت کراوە بماندنەوە ئێمە کاتەی دەکەوینە گفتوگۆ بەم بابەتە هیچ کێشەیەکمان ئێمە لەبەرەوەی کە کوتمانە دیزاین کراوە ساختەکاری زۆری تێدا کراوە ئمە بایکۆتمان کردووە وتیان ئەمە چۆن دەگەڕێتەوە گوتم فەرموون لێژنەیەکی پێک دێنین ئێمە خەڵکێک هەیە دوو زۆر بەڵگەمان هەیە خەڵکێک هەیە کە گفتوگۆی لەگەڵ کراوە بۆ دیزاینکردن ئەو ماوە ئەوەی پەرلەمانی کوردستان بەڵێ لای ئێمە من بۆ یەکم لاوانەی کە ئەو کەسە لای من قسەی کردووە تێتی گفتوگویان لەگەڵ کردوم کە بین ئەگەر ئاوا بکەی ئەوەندە کورسەر دەبێ ئەگەر ئاوا نەکەی ئەوەندە کورسەر دەبێ بەڕاشکای پێگوتم ئەمە شاهێدی عیانوە نەبوو بە ئەو بەڵگەی دوم ئێمە کۆمەڵ بەڵگەی کەمان هەیە کە یعنی چی کراوە چ ساختەکاریە کراوە لە کۆمەڵ ئەم بەڵگانە کاتی خۆی دراوەتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق ئەم بەڵگانە دراوەتە بەرپرسانی باڵای عێراق یان یەکێک لەوانەیە کە بەڵگەکانمان هەموو پێدا بەڕێز محەممەد شیا سوودانی و کە هاتە لای جنابی مامۆستا عەلی باپیر هەموو بەڵگەکانمان پێداوە بەوانی کەمان داوە مەکا کە دێین باریش نەکەوێت چێ دەسەڵاتی هەیە لەم بابەتە ئەمە پێمان وایە ینی کۆمیسیۆن نەیتوانی هیچ بکات لەم ڕۆوە لە دەرەوەی ئیرادە ڕەنگی کۆمیسیۆنیش بێ ئەم بابەتە بەڵام وەرن ئەمە گە بەڵگەکانمان خستە بە بەڵگە سەلمانمان بە بەڵگەی شاهێدی ئاوا و لەگەڵ بەڵگەی کەش ئەگەر ئێمە سەلمانمان کۆمەڵ غەدی لێکراوە فەرموون حەقەکەمان بدەنەوە ئەگەر ئیسپات بوو یعنی نەماتوانین ئیسپاتی کەین با بڵێم نەماتوانین بیسەلمێنین کە غەدرمان لێکراوە و دیزاین کراوە بەو بەڵگە ڕوونانەکەمە دەرێن کۆمەڵ و کاتی دەرکا کە ئەمن دەنگم کەمی کردو و دیزاین نەکراوە قسەکە ئەوە بووە بڕیارێک نییە بۆ گەڕان نەخێر نەوەڵا بڵین کاک عەبدولستار خۆی حەزی لێ بچێتە پەرلەمان و بچێتەوە پەرلەمانی کوردستان بەهۆست بەڵێ ئەمە جارێ هەر ئیعلانم کردووە کاک حەچیم بەڵێ پێش ئەم بابەتەش ئیعلانم کردوتمە کاکە ئەمن کۆمەڵی دادگەریش نەک لەبەر کە پێچەوانی سیاسەتی کۆمەڵ بکەم نە بۆ خۆم دەڵێم کۆمەڵی دادگەریش بڕیاردا بچێتە پەرلەمانی کوردستان وەکو خۆم وەکو شەخص ناچم ئەو کاتێکە ڕۆژ پەش تۆ نەدەڕۆژ ئەم نەدەچم بەڕاستم بڕیارم دابوو لەبەرەوەی کە داواکاریەکی زۆر هەبوو لە ئۆرگانەکان و کەوادیر و ئەندامانی کۆمەڵ کە من ئەو ماوەی خۆم بێرا بکەمەوە بە کاروباری کۆمەڵ و کاروباری حزب و کاروباری کۆمەڵایەتی سیاسی پەروەردەی ئەوەی کە توانام هەبێ بتوانم ئەمژ ئەو برارم دابوو بۆیە بەڕێزشکە دەچێت لە جاتیم بەڕاستی بەڵام ئەنی مەبەسمێ ئەوە هەر هیچ ینی بەڵام ئایا کۆمەڵ دەچێتەوە کۆمەڵ هیچ بڕیاری ئەم بڕیارە ئەم بڕیارە بەڕاستی ئەمە بڕیار تەمەن بەڕاستی بە زۆری نەدراوە لە سەکردایەتی کۆمەڵ و حەقەتەن مەسەلەن ئەم بڕیارە بەشێکی تایبەتی بە مامۆستا عەلی باپیر کە سەرۆکی کۆمەڵە ئێمە ڕێز لە بڕیار و بەڕاستی ڕێز لە بۆچوونەکانی مامۆستا عەلی باپیر دەگرین 100% بەبێ دوودڵی ئەگەر شتێکی بابێتێ پێشە دەبێ قەناعەتی بەڕێزیان بێ دەبێ قەناعەتی سەرکرداری بەڵام کە کاتی یەکی پرسیار لێ دەکا چ ڕاگەاندن بێت چ حیزبێک بێ خۆ ئەمە هەناکرێت هەر لە خۆ بڵێم من ناگەڕێمەوە با دەگەڕم ببینم کاکە حەقەکان مەمنوع حەقەمان ئەو سێ پەرلەمانتارە نییە خۆ ئێستاش ئەگەر ئەوە یەکێک بڵێن ینی بەبێ بڕیاری کۆمەڵ ئەوە سوێیەکێک ئەو دوێکێ تەبان ینی خۆگە ئێستا بچن سوێنی یاسایی بخۆن دەتوان بچن بیخۆن خۆ پەرلەمان هەردانە نیشتووە خەڵکیش هێ سوێنی نەخواردووە بەڵێ بەس هیچ بڕیارێک نییە بۆ گەڕانەوە نەخێرنا باش مینیستەر پەرلەمانی عێراق ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرا و توێژێکی شەبوو لە بینی لایەنەکان و سەرکردایەتی کۆمەڵ ئەنجامەکانی بڵێن تاوتوێ کرد کۆمەڵ چۆن دەچێتە بەغدا یاخود بە شێوکی گشتگیرتر بەرنامەی کۆمەڵ بۆ مامەڵە لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان لەگەڵ ئۆپۆزیسیۆن چۆنە سەرکردایەتی کۆمەڵ بەم شێوە بڕیاری داوە ئێمە پێمان باشە کە هەموو فراکسیۆنەکانی کە کورسیان هێناوە بۆ پەرلەمانی عێراق واتە 6 لایەنن ئەم لایەنانە بەیەک پاکێج بکەونە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی عێراق بۆ پێکهێنانی حکومەتی عێراق ئێمە تەنها ئەومان هەیە کە نەخشە ڕێگایەکە بێ و کارنامەیەکە بێ کە هەمومان پێشی لەسەر ڕێکەوین کە بەڕاستی ئەمە داواکاریەکان ئەمە ئامانجی حیزب و لایەنە
سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی عێراق کە پەیوەندی بەڕاستی بە بەرژەوەندەکانی هەوڵەتیان هەرێمی کوردستانەوە پەیوەست بێ بە بابەتە یاسایی و بەرژەوەندەکان و دەستوری ینی هەرێمی کوردستانەوە ئێمە ئەگەر ئەوە ڕێککەوتین بەڕاستی ینی کۆمەڵ هەمیشە لەم ڕوانەوە ینی زۆر کراوە بووە زۆر دەست پێشخەر بووە ئێمە وتمان ئەگەر لەسەر ئەم بەرنامەیە ڕێکەوین ئێمە پێمان باش هەموو لایەنە سیاسیەکانی براوە بۆ پەرلەمانی عێراق ڕێکەوین و یەک هەڵوێز بین و یەک هەیئەتە بێست بینە کە بچێ گفتوگۆ بکە ئەگەر ئەمە ڕێک نەکەوێت عادەتەن بڕێن بەڕاستی ئەگەر نێنە پێش دەسەڵاتە کە بەداخۆ بە دەرێژایی مێژووی هەڵبژاردنەکانی ڕابردوو مەبەستم لە عێراقا ئەوانە نەک هەر بەیەکەوە لەگەڵ لایەنەکانی دیکە ڕێک نەکەوتون بەڵکو خۆشە نەیانتوانیوە بە پاکێجێک بچن گفتوگۆ لەگەڵ عێراق بکەن بەڵکو هەر یەکەی لە لای خۆیەوە بە تایبەتی بە ڕێگەی کەناڵەکانی خۆیان کەوتۆ لە گفتوگۆ مامەڵە لەگەڵ لایەنە براوەکانی عێراق بۆیش ئەگەر تەماشامان کرد بێ هەمیشە کورد لەم ڕوانەوە زەرەری کردووە گوتمان ئەگەر بەهۆی ئەوە کە لایەنەکانی دەسەڵات نەهاتنە پێش ئێمە ڕئیمان وایەکو کۆمەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئەوانەی دەرەوەی پارتیوێچێتی ئێمە بین لەسەر پاکێزێک لەسەر پرۆژەیەک ڕێکەوین ئێمەش بەڕاستی وەکو ئۆپۆزیسیۆن بەڵام وەکو باسم کرد وەکو چۆن گری لەوان دەکەین لە چوارچێوەی بەرژەوەندی حزبی و شخصی ئەوان دەرچی حقیقەتەن بۆ خۆشمان هەروایە لەسەر پرۆژەیەک ڕێکەوین ئێمە ئامادەین بەڕاستی بکەوینە گفتوگۆ و کاتەی کۆمەڵ هیچ کێشەی بەڕاستی ئیمتیازات نییە کاتی ئەم کامل شێکمان بەبیر ئەوە بدانە هێنایەوە کە کاتی خۆی بەڵێن کۆمەڵ چی کردەوە کاتنە لامە گوتمە کاکە ساڵی 2005 کۆمەڵ دوو کورسی هەبوو لە پەرلەمانی عێراق هاوپەیمانێک دروست کرابوو 75 کورسیان هێناوە بە هەموو لایەک ئێمەیان پێک نەکرد دوایی پێویستیان پێبوو ینی وا هاتە پێش بەڕاستی پێویستیان بەم دوو کورسی کۆمەڵ زۆر هەبوو ینی بۆ هەندێک ئیمتیازات کاکەوە قسمانە سەر هاوپەیمانیەتی کوردستانی بوو بە 77 کورسی بەبێ ئەوەی کەمە هیچ تەکلیفێکیشمان هەبێ بەڵام بە تەکلیفی ئێمە داواکاریمە بەڕاستیەوەی کە کورد قازانس بکە ئێمە پێشمانەیە کورد لەم هەلوم مەرزەدەکە باوەکو تایفەکان بێرم ئاساییە مەسەن شیعە خۆیان ڕێخستووە هەر چۆنێکی بێ کە خلافیشان گەلە زۆر هی لە نێو خۆیاندا بەڵام چوارچێوێکی هەمە هەنجیان دروست کردو هەموو لێ کۆبوونەوە یعنی هەتا سوودانی کە دەنگی یەکەمیشی هێناوە دەڵێن دەبێت لەم چوارچێوەی هەبی بەڵام نابێت ڕیز وزەرابی بۆ نمونە سوننەکان چوارچێوەیان دروست بە ناوی ئەنجومەنی سیاسی گوتیان کاکە دەبێت هەموو هەبین دەنگە زۆرەکە بەڕێز حەلبوسی هێناوێتی بەڵام گوتیان نابێت و مرەشەح بی بەڵام بەیەکەوە دەبین بەیەکەوە بوون ینی بەڕاستی ئەمە ینی بەشێکی و هیچ بۆ خۆیان قازانج بەڵام بۆ کورد لەو لایەوە کە کوردیش پەرتەوازە بێ زەرەرێتی پێدوای گرزی لەگەڵ پارتیویکێتی دەکرێت لە کاتێکە ئەوان هەر کاتێک کەلیان بقۆمی باردۆخ حیزبی خۆیان خراپ بێ داوای گرزی لە لایەنەکانی دیکە دەکەن ینی یەکگرزیش نابێ لێرە تەبایی مۆسم دادپەروەری هەبێ عەدالەت هەبێ لە کوردستان اینجا بنەمای یەکگرزی زۆر نییە ینی موەسسەسات هەبێ بابەتەکە پەیوەندی بە عێراقەوە هەیە ئێمە بۆ عێراق هەر ئەومان هەیە کە بابێنە سەر پرۆژەیەک ڕێکەوی لەوێدا کاک حەشیم دەردەکەوێت چەند ئەوانە ئامادەیان هەیە سازش بکەن لەسەر بەرژەوەندیە شەخسی و حیزبەکانی خۆیان و چەند ئامادەیان نییە بە زەمانە چێوەکو جارەکانی ڕابردووش خۆ وەفت پێکێنراوە دوایەوان چوون بەبێ لایەنەکانی ترەوەشێک لە ئەم پێما دەبێ ئەوە دەبێت چۆن بێ ئەم پێما دەبێت شێک لە خاڵە سەرچیکەوە خاڵی سەرەتا ئەوە بێ کە هیچ لایەنێک یعنی ئەگەر لەسەر پرۆژەیەک ڕێکەوین هیچ لایەنێک بۆی نییە بە تاقی تەنیا گفتوگۆ لەگەڵ عێراق بکە باشەوە پرۆژەیە وەرتانەوێت کە هەموو فراکسیۆنە کوردیەکان بەیەک ویشی لەسەر بکەن چی لە خۆ دەگری ئەمە زارێ حقیقەتەن ئەم ڕوئایە هەر تەنها ئەم بەشە سەرەکیەکانی وەکو وەڵاهی زارێ ئێمە تەنها ئەو پێشنیارەکەمان ئەوەندەیە زار لەم قۆناغەدا ئەو کاتێک کە کەوتنی گفتوگۆ ئێمە خۆ مەکتەبی سیاسی هەیە بۆ ئیدارەدانی ئەم بابەتە دەڵێ کاکە ئێمە پێمان باشە ئەم پرۆژەیە ئەم خاڵە سەرچیان لە خۆ بگرێت کە ڕەنگە مەسەن ئێستا مەزان نەبێت مەسەن باسیکەی وردەکاری هەیە وڵا وردەکاری هەیە مەسەلەن بۆ نمونە ئەم پێما بەشێکی گرنگ و گەورەی ئەوە بێت کە ئەو مافە دەستوریانێکە بۆ کورد دابین کراوە ینی لە دەستوردا دابین کراوە بۆ کورد ینی ئەو
هيئەتە کە بکەوێتە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی عراقی داکۆچ لەسەر جێبەجێکردنی مادە دەستوریەکان بکە کە بۆ هەموو هەرێمی کوردستان هەوڵاتیان قازانجە مەسەلەن بابەتێکی کە ئەم بابەتی بەڕاستی شایستەی دارایی موچەی فەرمانبەران و شایستەی دارایی زوتیاران و کەتی تەندروستی و زۆر شتێک خە بەڕاستی بەشێکی پەیوەندی بە عراقەوە هەیە مەسەلەن بەنداوەکان کە ینی خۆتانزان بەنداو سیادی پەیوەندی بە عراقەوە هەیە بەشێکی زۆری گەورەی ئەم بابەتانە هەیە دەکرێت بەڕاستی ئەم هەیئەتە ینی بکەوێتە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە سەرچیانش بەڕاستی ینی عراق ئامادەیە ئەم مافە یاسایی و ئەم مافە دەستوریانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بسەلمێنێ و بکرێت بە قۆناغ بەندیەک بۆ جێبەجێکردنیان زۆر داواکاریکە هەیە تەبان زۆر بابەتی کە هەیە باشە بەس کۆمەڵ دەتانێت بژێر حکوومەتی عێراق بکەن ئەگەر بۆ نمونە پرۆژەیەکی هەموو فراکسیۆنە کامیان ئۆپۆزیسیۆنیش بێ قسەی لەسەر کراوەم پرسە بڕیارێکی ئەومان نییە بەڕاستی ئێستانی بکوز ئەوە بەڵام پێم وایە بەڵێ کۆمەڵ هیچ کێشەیەکی لە بەشداریکردن لە حکوومەتی عێراقی بەڵێ لە چوارچێ فراکسیۆنە کوردستان کە ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەگەر ئەخەنە ئەمە خۆ ئۆپۆزیسیۆن ئێستا ئەلامە نەکرد ئۆپۆزیسیۆنی عێراقی بەڵێ وەنیە تو هەر ئەو لایەنانەی کە عادەتەن کە لە هەڵبژاردن دەیبەنەوە ینی وەکو عورفێک لە هەموو دنیا ئەو لایەنێک کە دەیباتەوە لە هەڵبژاردن جارێ دەکەوێتە گفتوگۆ بۆ بەشداریکردن و پێکەنانی حکومەت جا چ بۆ خۆی پێشی بێنێ چ لەگەڵ کۆمەڵی لایەنیکە ڕێکەوێ کە حکومەتێکی تەوافقی پێک بێنێ ئێمە جارێ ینی هەنگاوی یەکەمەی خۆ دەزانی هەموو لایەنە دەکەونە گفتوگۆ بۆ بەشداریکردن دەچی لە حکومەتێکی عراقی هەموو بەیەکەوە پێچی بێنن باشە بەس ئێمەش بەشێکی لەم گفتوگۆیانە ئەوە ڕەنگە بەشداری عێراق بکەن ئەگەر بەڵێ گونجایی خۆی کوردستانەوەتان لێکرا بوو بەشداری حکوومەتی هەرێمکەن لە کوردستان ماوەسم کوردستانە هیچ داواکارێکی فەرمی هەبوو بەڵێ هەبوو بەڵێ هەر زوو باسییان کرد و لەم ڕۆژانش بەنی ئاوە ئاماژەیان پێ کرد ئەگەر پەرلەمان دابنیشێت و ئێوە بەشداری دەکەن و ئایا ڕئیتانسی بۆ بەشداریکردن لە کابینێ دێمە حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەڵام گوتمانە کاکە ینی حزبێکە هەر لە پەرلەمان نەبێت چۆن بەشداری کابینێ دەکات بەشداری ناکەن حکوومەت و پەرلەمانی کوردستان تا ئێستا نەخێر باش بینە سەر بڵێن پەیوەندە سیاسەکانی کۆمەڵی دادگەری دواییم قۆناغا کە بە ڕێزوت قۆناغی بە خۆداست چونەوەی جا چ لەسەر ئاستی کوردستان بێ پەیوەندەکان لەگەڵ دەسەڵات بێ ئۆپۆزیسیۆن بێ عێراق بێ وڵاتانی هەرێمایەتی بێ نێو وڵاتی و پێرات چونەوەی زۆری پێدا دەکرێت بەبێ گومان کاک حەشیم ئەمە پێمان وایە سەبار بە پەیوەندیەکان بەتایبەتی پەیوەندی سیاسی چ بۆ ناوخۆی هەرێمی کوردستان چ بۆ وڵاتانی دەوروبەر و ئیقلیمی چ بۆ وڵاتانی دیکەی دنیا کاک حەشیم دوو سەرەیە با هەمووی نەخینە ڕاشکاو نەخینە ملی کۆمەڵی دادگەری و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ینی دەبێ وەکو چۆن ئەتوو خواستت هەیە و ینی بە ئومێدەوەی هەوڵ دەدەکەت پەیوەندیی باشت بۆ من لەگەڵ وڵاتی ئێران لەگەڵ وڵاتی تورکیا هەبێ یا لەگەڵ وڵاتانی گەورەی دنیا وەکو مەسەن ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەم وڵاتانە هەبێ هێ دەبێ خۆ بەرامبەریش ئەم خواستی هەبێ بەرامبەریش ئەم ئامادەی هەبێ کە ئەویش پەیوەندی لەگەڵ بکە ینی بەشێکی هەموو بەشەکەی پەیوەندی بە کۆمەڵەوە نییە بەشێکی پەیوەندی بە هەندێک پرەنسیپ و مەبادی کۆمەڵەوەی کاک حەشیم پەیوەندیەکان ئێستا وا لێهاتووە لە دنیادا بەشی گەورەی بۆتە پەیوەندی ئەمنی ئاسایش و ئەمنی و مخابەراتی و ئیستیخباراتی بەشێکی پەیوەندی بۆتە بەڕاستی ینی بەشێکی گەورەی بۆتە ئابووری ینی ئەم لایەنە ئەم وڵاتە چەند مەسەن قازانجی ئابووری هەیە لە پەیوەندەکان لەگەڵ ئەم وڵاتە لەگەڵ ئەم حیزبە لەگەڵ ئەم لایەنە ئەمە ینی حەقەتەن زیاد ئەمە دوایی دێت چی بەسەردی ئەمە دەبێتە هەندێک پرەنسیپ و هەندێک ڕەنگە ئێمە هەندێک پرەنسیپ هەیە پێراچوونەوە دەکەن بەڵام مە بێگومان دەکەین هێڵەکان دیاری کراوە بێگومان دەکەین کاک حەشیم بەڵام هەندێک ینی پرەنسیپ هەیە من ناتوانین لیلا بدەین ئەمە ناڵم ینی ئەمە کرا بەڵام بۆ نسبەینێکە وڵاتێک بڵێ کاکە مەسەن فلان مەسەن معارەزم هەیە دەبێت لە سەر جادێ مەسەن تەقیلی لێ بکە بیکوژی زیاتر چی دێ بۆ دەکەم ینی ئەگەر کۆمەڵ ینی یەک هەموو بمرن لەبەرسان ئەمە بەجایز نازانێ ناتوانین لەمە لابدا هەنێ قەزیەکە هەندێک بابەت هەیە بۆ دەڵم ینی هەندێک پرەنسیپمان هەیە هەندێک مەبادیمان هەیە ئێمە ئەویش هەیەتی حەقەتەن خۆ هیچ کەس هیچ حزبێک هیچ وڵاتی بێ پرەنسیپ مەبادی نییە وانە بەس هەر یەکەی خۆ مەسەلەن ئێستا پرەنسیپی زۆر گرنگ و گەورە لە لای هێندێکان مەسەن ئابووریە بەس لای من ئابووری نییە
بنمونه يعني ذكر مثلا معامله قال ام لا انا قازنكم يا زربكم دسم المعامله وبلام هندك برانسيبي مناتهم نقدر اسم المعامله هذا سرتاوه طبعا بس شيء من ناس ما بيني بخمان وهي رنگي مش لا مثلا بيونديت كردوا ودتي بيوندي كان بهز كي باشي كي ولا مثلا رنگا امنيجي كشك مثلا تكم دابي يعني بنوسينيك مثلا ونيا ب سوزان يعني بالرابورتك يعني حقيقة ب وتارك اما نعلم يعني هي سي لسر امني بلان باش شيء اه بيوني باما وهي وما هم لهم امران حقيقة يعني كما سينا خوش چونکە گرژی زۆر هەبوو لە بینی کۆمەڵ و پارتی زیاتر وەختێکی بڵێن لەگەڵ یەکێتیش لەو ڕۆژەوە چۆنە هاوسەنگیەکە ئێمە ئەو ڕۆژەی باس کرا بەڕاستی ینی من گوتیشم پارتی نیگەرانی هەیە و گلەیی هەیە لە کۆمەڵ باشە ئێمەش نیگەرانی گولەیمان هەیە لە پارتی دووسەرەیە بەڵێ بۆ بە حەقیقەت بە ڕۆژنیش باسمان کرد ئێمە کە ینی ڕاستی جنای مامۆستا لە قسەیەکی خۆیدا باسی داهاتی ئەم وڵاتەی کردو و لە وتارەکەیدا ئازاری بەوان گەیاندووە پێی خەڵەزمە بێ بەڵێ بەڵام ئایا دواتیش ئەوان ینی هیچ سنووریشان هێشتەوە لە ڕێی پەیزە سێبەرەکان و هێندێک بەرپرسەکانیشان بۆ ئەمە گلەیمان نییە بۆ ئەمە نیگەران نین ئەمە بە حەقیقەت ئێمە وتمان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان ینی باسییان کرد لەگەڵ ئەوەشدا خۆی پەیوەندی سیاسی هەر دەمێنێ حەقیقەتەن ناپسڕێ ئەوانە ئێمە وتمان بەڕاستی ئێمە لەگەڵ باشترین پەیوەندی لەگەڵ هەموو لایەنەکان بەڵام ئەم باشترین پەیوەندی بوون لەگەڵ لایەنەکان دەسەڵات بێ معارەزە بێ عێراق بێ ئێران بێ تورکیا بێ بەڵام لەسەر ئەساسی وینە کە ئێمە ڕەخنەی خۆمان نەگرین لەسەر حسابی مافەکانی و تەنازوول لە کۆکینەمای خەڵک نەبێ نە لەسەر ئەوەیە کە تو باسی مافی خەڵک نەکەی نە لەسەر ئەساسی تۆ ڕەخنە نەگری من بەڕاستی معارەزە نەبوون ئێمە لە حکومەت ئێمە ڕەخنەی خۆمان هەر هەبوو لە دەسەڵات و پێش ماگوتن کاتی خۆی ئەوە دەسەڵات ماوە برەدەرانی پارتی بە تایبەتی ئەو کاتێک کە کۆمەڵ بەشداری کابینەی هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستانی کرد ئێمە وتمان کاکە ئێمە بەشدار دەکەین بەڵام ئێمە مانای ئەوە نییە کە بە حەق نەڵێن حەق و بە ناحەقیش نەڵێن ناحەق کاتە خۆش ڕاگەیەنداوت هەبوو دژی ڕاگەیەندای حکومەت بەڵێ وەڵا بەڵێ ئێمە بەسمە ئەمە هەمیشەوە هەبین بە حەق بەڵام ینی نەغمەی جیاوازە ینی ئێستا مسمێکە بەشداری دەسەڵات بم وەکو چۆن لە معارەزێکی دەبێت دڵسۆز بم و حەق بێژ بم و وەچی پێویست بیکەم بەڕاستی سمێنێک کە بەشداری حکومەتی بکات کۆمەڵ دەبێ چی پێویست بێ بۆ خزمەتکردن و بۆ خەڵک و لە کابینەکەی و لە وەزارەتەکەی خۆی دەبێ بیکە هیچ پێچوانەی خزمەتە ینی خزمەت جاری وا هەیە بەم ڕێگایە دەکرێت جاری وها بەم ڕێگایە دەکرێت بەڵێ لە سەراستی عێراقیش بڵێن پێداچوون و پەیوەندیەکان دەکرێت گرنگی بە بەغداد دەدرێت بۆ 4 ساڵی داهاتوو وەڵام هەر گرنگیشمان پێداوە بە بەغدا بەڵێ هەروە خۆتان ئاگادار ئێمە چەند جارێک ینی وەفدی باڵا سەردانی بەغدای کردووە و بەڕاستی بەرپرسانی باڵای عێراق ینی هاتوون بۆ هەرێم سەردانی مامۆستا عەلی باپیریان کردووە سەردانی کۆمەڵیان کردووە ئێمە عێراق بە ناوەندێکی گرنگی بڕیار دەزانی و پێشمان وایە بەرژەوەندەکانی زۆری هەرێمی کوردستان بەتایبەتی خۆ دەبین ینی بابەتی موچە و شایستە دارایەکان کە باسم کرد بە ئیزوتیاران بە ئیکردی تەندروستی بە بەنداوەکان بە زۆری لەدەست عێراقە و ئێمە لە هەمیشە پێمان باش بووە نەک هەر ئێمە پێمان باش بوو هەرێمی کوردستان باشترین پەیوەندی هەبێت لەگەڵ حکومەتی فیدرالی باش بەرلۆی بچین سەر ناوخۆی کۆمەڵ هیچ هەوڵێکی بۆ کۆبوونەوەی یەکەمی کەسی یەکەمی حیزبەکان یاخود مەکتەبی سیاسی حیزبەکان بۆی چۆن مامەڵە لەگەڵ بەغدا بکەین هیچ هەوڵێکە فەرمی چۆنە برادەرانی پارتی وەفدەکەیان باسییان کرد بۆچوونێکی کەش هەبوو ینی هەردوو بۆچون هەیە یەکیان کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبەکان پێیان ئەوەندایان کۆبوونەوەی لووتکە باشە و بۆچونیش کەشەیە کە ئەمە ئەو بۆچونەمان هەبوو کە نەخێر دەکرێت لە ڕێگەی لیژنەیەکی مەکتەبی سیاسی حیزبە براوەکانی عێراق هەرێم بۆ عێراق کوردستان هێناوە بەڵێ ئەوانە دابنیشن و پرۆژەیەک ئامادە بکەون دەکرێت مەسەن بەرپرسی دوای بەرپرسی یەکەمی حیزبەکان ئەو 6 حیزبە واژووی بکەن بەڵام بەلای کۆمەڵەوە لە کۆمونی سەرکردایەتیش باس کرایەوە بەتابی زانی مامۆستا عەلی باپیر کە هیچ هەر کامێکیان بێ ئێمە پێمان مشکلە نییە ینی ئەمەیان پێش بخرێ ئەویکیان پێش بخرێ
بەڵێ کۆبوونیش لە بابەتە بکرێ مادام بەکو باسم کرد باس لە ینی کارنامەیەکی هاوبەش و نەخشە ڕێگایکی هاوبەش بکرێ کۆمەڵ بەشدارە ئەو نەخشە ڕێگای مافی خەڵک زانن بکەوەیە بەبێ گومان کاحکم ئێمە زەین چۆنە بڕوا بکە دەشی بین و ئەگەر ئەم کۆمونوانە بوو بڵێ ینی داواکاری ئەم قەزیەیە ینی بڕەنگە کۆمەڵ هیچ داواکارێکی تایبەتی خۆینی بە حەزەکەم بیزانی بڕواکە باش من نەکردووە باش بەس بین ینی بین دانیشین ینی کە دانیشی ئەو کاتەی حتمما بێگومان کۆمەڵێک ینی مافی دەستوری و یاسایی هەیە کۆمەڵێک مافی ئابووری و دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە کە پەیوەندیان بە هەرێمی کوردستان هاوڵاتیەکانیەوە هەیە دڵنیا بە ئێمە ئەمانە پێش هەموو شتێکی دەخەین و دواتر دەکرێت دواتر ینی ئەکەم مەبادیئانە سەسپێنران دواتر دەکرێت باسی ئیمتیازات و دەستکەوتەکان بکرێت کە کورد چی بێدەبڕێت لە حکومەتی عراقی و چۆن دابش بکرێت باش ئەمە پێوانە ئەو بە ئاخر شت بێ ئەوە بەڵێ بینی سەر ناوخۆی کۆمەڵی دادگەری تشکیلاتی کراوە بێ کۆنگرە مەکتەبی سیاسی دەست بەکار بووە تشکیلات کرا لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی بەڵێ لە دوا کۆبوونەوە ئێمە ئەو تشکیلاتێک ئەنجام درراوە مەڵبەندەکان مەکتەبەکان و بێگومان بەڵێ مەکتەبی سیاسێکیش پێشتر هەڵبژێدراوە لەمەوەدا دەست بەکارەکانی خۆی دەکا ئەمە ئێستا لیژنەیەکیش پێکێنراوە بۆ ینی دەست بەکاربوونی بەرپرسە نوێیەکان لە مەکتەبەکان لە مەڵبەندەکان و ئەنجامدانی کۆنفرانس دە و مەڵبەندانەی کە هیچ کەسێکیان دەرنەچووبا بە ئەندامی سەرکردایەتی ببێ بە بەرپرسی مەڵبەندەکەیان ینی هەر ئەندامانی کۆنگرە لە سنووری بۆ نمونە مەڵبەندی ڕانیە بێ گەریمیان بێ چەمچەماڵ بێ سۆران بێ هەر ئەندامانی کۆنگرە بەرپرسەکە دیارەکەیان چۆنە نەتۆزێک فراوانترە ئەندامانی ئەنجومەنەکان بەڵێ هاو ئاستەکانیشە ئەندامانی ئەنجومەن و هاواسەکانیان بەڵێ بەرپرسی بەلەوانە بەشداری دەکەن لە هەڵبژاردننی یەکێک دەبین چەندکانی دەیلەوانێ ببێ یەکێک هەڵدەبژێدرێت بە ئەوەی کە زۆرترین دنجی هێنا ئەمەیان دەکرێت بە بەرپرسی مەڵبەند بەڵێ بڵێن بۆ مەکتەبی سیاسیش وردکراوەتەوە بەرپرسیارەتەکان یان مەکتەبی سیاسی ئەرکی چی دەبێ مەکتەبی سیاسی دەسەڵاتی زیاد کراوە کەمە چۆنە مەکتەبی سیاسیش وەک هەر ینی ئۆرگانێکی کە وەکو مەڵبەندی مەکتەبەکان کارنامەیەکی دەبێ ینی کارنامەیەک دەنووسێتەوە باشە بۆ ئەم کارنامەیە عادەتەن خۆ دەبێ ینی جیهەتێکی باڵا پەسەندی کە وەکو سەرکردایەتی وە کاروبارەکانی نێو خوددا دابەش دەکە بە پێم کارنامە چکە بجارن پەیوەندی سیاسی دابەشکرا بوو بەڕێوەبردن نامزار ئەم بەشانێتی دانیە بەشانێتی نام بە مەکتەبی سیاسی یەک مەکتەبی سیاسیە دەمێتەوە سەر ئەوەی کە کاروبارەکان چۆن لەنێو خۆی دابەشکە بەڵێ جگەلەوەی کە بەرپرسی مەکتەبەکانتان دیاری کردووە تشکیلاتی بۆ خوارەوەش دەکرێت ئەندام مەکتەب و نازانم ئەمە قۆناغی دومە قۆناغی یەکەم دەبێت بەرپرسی مەکتەبەکە دیار و بەرپرسی مەڵبەندەکە دیار بێ بۆ دواتر ئەم بەرپرسی مەکتەب مەڵبەندە حتمما پێشنیاری خۆی دەبێ حتمما پرۆژەی خۆی دەبێ و لە هەمان کاتدا بەڕاستی ئەو لیژنەیەکیش دەبێت بۆ ئەو تشکیلاتە لیژنەیەک دەبێت بۆ تشکیلاتی کاژێڕانی مەکتەب مەڵبەندەکان ینی بکە زە ئەمە بەس چۆن دەبێ ئەمە لە سەرکردایەتی پێشی برارێکمان داوە باشە سەبارەت بە مەڵبەندەکان کاژێڕەکانی ینی بەڕاستی مەڵبەندەکانمان دەست ئاوەڵا کردووە دەستمان کردوونەتەوە هەر مەڵبەندێک مانە پێی باشە کە کاژێڕەکانی مەسەلەن بە هەڵبژاردن بێ ئێمە هەڵبژاردنیان بۆ دەکەین باشە هەر مەڵبەندێک ینی پێیان باش بێ زۆرنی هەرە زۆری پێیان باش بێ بەدانان بێ ئەم دانانش حتمما بێگومانی خۆ بەرپرسی مەڵبەندەکە بە تاقی تێنێ داینانی ڕاوێژ دەکات بە خەڵچێک کۆمەڵە خوشک و برایەک پێشنیار دەکات لە مەکتەبی سیاسی پەسەند دەکرێت بەڵێ هەنی دەسەڵات هەندا و مەڵبەندەکان خۆیان تایبەتمەندی بەڕێوەبردننی ئەو ناوچانە دیاریکەن بەڵێ ئێمە بەڵێ ئەو تەسبیت کراوە ینی هەردوو ڕێگا هەیە هیچ کێشەیەکمانی ئێمە ئەو لیژنەیە کە دادەنێت بۆ ئەم تشکیلاتە یەک لای دەکاتەوە لەگەڵ مەڵبەندەکانیان باش ئەمە ینی گوتمان بابەڕاستی جۆرێک لە پێدەوتی لا مەرکەزی ئەو خۆ دەزانی ینی هەر سنوورەی تایبەتمەندی خۆی بە پێی تایبەتمەندی خۆی مامەڵی لەگەڵ دەکرێت باش وەکو ئەوەی لیژنی ئاشتەوایی پێک دێن ڕەنگە ئەندێک سەرکردە بێ ئەندام هەبێت لە کۆمەڵ بڵین وەکو ئیلتیزاماتیان نەمای پابندیان وەکو ئەندام و ئەوانە لە ڕابردوو لەگەڵ بوون ئاشتەوایی دەکرێت لەگەڵ هەمویاندا سەرکردە بێ ئەندام بێ لایەنگر بێ
ئاشتەوای خۆ دەزانی ینی پرۆسەیەکی درێژخایان ینی بەردەوامە ینی بۆ ڕۆژێک دوو ڕۆژانی ئەوە خۆ دەزانێت بەڵام ئێمە وەکو مەبدە بڕیارماندا وەکو پرەنسیب لە سەرکردایەتیەوە بڕیار ینی پرەنسیپێکە هەمانە چ سەرکردەی ئیسلامی بووە چ مەسەلەن کەسایەتی بزانیان هەر بەڕاستی هەرچی توێژێک بوێ کادیرێکی باڵا بوو بێ ئەندامێک بوو بێ لە کۆمەڵ نیگەرانیی بوو بێ حەقەتەن ئێمە لە مدەچە ئەو لیژنەی ئێستا دەست بەکارە بۆ تشکیلات لەگەڵ دەستی خۆی دەکرێت هێندێک خەڵک گفتوگویان لەگەڵ بکات مەسەلەن بیان خاتەوە ئۆرگانەکان چ دواتر لیژنەیەکی تایبەتی بۆ هێندێک خەڵکی تایبەت دروست بکرێت بۆ گفتوگۆ لەگەڵکردنیان و ئەوانە بوو گرنگ ئەوەیە سەرکردایەتی کۆمەڵ بەگشتی قەناعەتمان وایە ینی لەم ڕۆوە بەڕاستی هەرچی نیگەرانیەک و خەڵکێک لە کۆمەڵ دوورکەوت بێتەوە ئێمە ئامادەن گفتوگۆ لەگەڵ دەکەین دەستی برایەتی لەگەڵ درێژ دەکەین و بەڕاستی بە چ شێوێ بەڕاستی کە قەناعەت بکە کە ینی کار لەگەڵ کۆمەڵ بکە مادام لەگەڵ پرەنسیب مبادیەکانی تێک نەگیرێ ئێمە لە خزمەتیاندیان بەڕاستی و دەرگەشت کراوە لەمە کۆمەڵیش بەڕاستی بام عەرزکەم کا حەشیم ئەوانەی کە خزمەتیان کردو لە ناو کۆمەڵ ئەم قەناعەتی ما دەبێ ئاوا ینی مامەڕە بکەین ئێمە بەخاوەنیان بزانین بۆ فعلەن بە قەناعەتیشەوە بەخاوەنی بزانین لەناو خەڵکە چی دەوێ هێندێک کادیر و ئەندام و خەڵکی ئەغلب وە بەشێکی زۆری حەزەکەم بیزانی دوورکەوتنەوەشی لە دڵسۆزیە ینی ئەوەندە خەمی خواردووە ئەوەندە دڵسۆز بووە بۆ کۆمەڵ گولەی هەر لە من کردووە هەندێک گلەی کردووە نەتیجە مەسەلەن بێتاقەت بۆ لە دڵسۆزی لە خەفەتان دوورکەوتێتەوە بەشێکمان لەوانە هەیە بەڕاستی ئێمە ینی لەو ڕۆ حەقەت ئەمانە بە خاوەن دەزانین ینی هەمیشە باشە بینە سەر ناوی کۆمەڵی کۆمەڵ بەڵێ دەگرێتەوە بۆ کۆمەڵی ئیسلامی یاخود چۆنە پێشنیازەکان چەند بژاردە هەیە بۆ قسەکەن لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وە لە کۆنگرە ئەوەی یەک لەکراوەوە کە ناوەکەی دەگۆڕدرێت گەڕانەوەی پاشگیری ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری باش ئەمە لە کۆنگرەی کۆمەڵی دادگەری کە ئەنجامماندا دەنجی زۆری دەنجی هێنا واتە پاشگیری ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری بژێرەوە بکرێتەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمە ڕێکارەکانی بەڕاستی پەیوەندی بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقەوە هەیە هەندێک ئەوانش پرەنسیپیان هەیە هەندێک ڕێنماییان هەیە کە ئەوان پێشتر ڕایانگەیاند و پێشیان گوتین کە گوایە بە پێم ڕێنمایانە ڕێگە نادەێت ئەم پاشگیری ئیسلامی بگەڕێتەوە بۆ کۆمەڵ ئەمەش بڕیاری کۆنگرێ ئەوە لە کۆمونیستە سەرکردایەتی ڕابردوو کە بڕیارێک کۆنگرەشە جنابی مامۆستا عەلی باپیر لیژنەیەک ڕاست پاردووە کە بە دوای ئەم قەزێ بکەوێ کە ماعەلەی مامۆستا عەلی باپیر بۆ خۆشی ڕای جیاواز بوو بەڵام ئەو لیژنەی پێکەناوە گوتی بچن پێشم باشە ینی هەموو هەوڵێک بدەن و ئەوانە کە ئەم پاشگیری ئیسلامی بگەڕێتەوە ئەگەر بەڕاستی بە ڕێکارەکانی بە ڕێکاری یاسایی و بە پێ ڕێنمایەکان ئێمە توانیمان ئەم پاشگرە بژێرنەوە بەڕاستیەوە ئەینی ئەمە ینی بڕیاری کۆنگرێت بەدەست هیچ کەسێکمان نییە ئێمە دەیژێرن کۆمەڵی داگەری دەکەین و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر بۆمان نەگەڕایە بەڕاستی ئەمە خۆی دەمێنێتەوە لەبەرەوەی ئەوە دەنجی هێناوە بەڵێ یعنی ئێستا بۆ کۆمیسیۆنوتی ناتوان ناوە کۆنەکە یاخود دەکرێت بەڕاستی کراوە ینی چەند پێشناسێ بێتە کۆمەڵی ئیسلامی یان کۆمەڵی ئیسلامی کوردستان یان کۆمەڵی دادگەری ئیسلامی کوردستان هەیە وەڵاهی ئەوەی کۆتایی زۆر ینی بەڕاستی زۆر زۆر دوور درێژ دەبێت زۆر ینی ئارەزوو زۆر لەسەر نییە ڕاست دەنا دەکرێت بەڵام ئەوەی دیکە کۆمەڵی ئیسلامی بێگەن ئەوەی دیکە ڕەنگە زۆر ئارەزووی لەسەر نەبێ زۆر ڕەغبەتی لەسەر نەبێ باش وەکو خواستی حەز ناکەم خواستی ئەندامانی کۆنگرەش نەبووەوە خواستی ئەندامانی کۆنگرە و ئەندامانی کۆمەڵ بەگشتی و بەڕاستی جەماوەری ئیسلامیش بەگشتی ئەوە کە ئیسلامەکە بگەڕێتەوە لەم ڕۆژەوە کا حەشیم بام یەک قسە بکەم ئەمە هیچ پاشەکشنی بۆ کۆمەڵ ئەم پێم وایە ئەمە ئیقدامە بۆ کۆمەڵ ئەمە جورئەتی بڕیاردانە لە ناو کۆمەڵ شەرمی پێ نییە دوێنێ برارێکی داوە هەر لە کۆنگرە ئەمڕۆ ئەندامانی کۆنگرە کە نزیکەی 900 کەس بەڕاستی ئامادە بووە زۆرینە وا پێ باش بوو ئێمە ئەم ناوە دەجێرنەوە نەک زۆرینە لە خەڵکێکی زۆری حەقەتەن لە خۆ دەزانین لە شەقامی کوردەواری خۆمان بە تایبەتی ئەوەی خەڵکی محافظکار
بەڕاستی تەکلیفیان بۆ ینی حقەتەن ئێمە وەکو دەڵێ ئەو ئەندامانی کۆنگرەژ ینی حقەتەن لە ئەنجامی تێکەڵبوونیان و جێلێبوونیان لەو خەڵکی کە داوایان کرد و داکۆچیان کردو کەم ناوە بگەرێتەوە ئەمە وەکو دەڵێت لەلای هەموو لایەک چەکەرەی کردو لە کۆنگرە دەنجی پێدراوە بۆ ئێمە وەک بڵێ ینی جێبەجێکردنی خواستی خەڵکێکی زۆریشە لە ناو خەڵکو جەماعەت و شەقامی کوردەواری ئەگەر بۆمان کراتەمان ئەگەر ناو کاتەی ئێمە دیارە بەڕاستی ینی معزورین کە نەمانتوانی ناوەکە بژێرنەوە لەبەرەوەی کە ئەگەر کۆمیسیۆن موافقەی نەکرد بەس بەڵێنتان وەکو سەرکردایەتی وەکو پرسیارێکی شمێل بەس وەکو دو پرسیار لە مەلەفی کۆمەڵ بەڵێن بە لایەنگران دەدەن بە خودداچوونەوەی زۆر بکرێ هەنگاوی داهاتوو هەنگاوێکی هەستانەوەی گەورە بوو کۆمەڵ وڵای بە ئومێدی ئەوم کە ئیشەڵە وا بکەین ئێمە وەکو قۆناغیەکەمانەوە تەشکیلات و خۆڕێخستنەوەیە ینی ڕێخستنەوەی ناوخۆی کۆمەڵە تەشکیلاتکردنەوەی ناوخۆی کۆمەڵە و وەکو باسم کرد هەوڵدانە لە ڕووە سیاسی و پەیوەندی سیاسیەکانمانەوە ینی چاو پێداخشانەوە ببێ لە پەیوەندی سیاسیەکانمانەوە تۆڵکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ ناوخۆمان لە دەرەوەمان لە بەڕاستی بە وڵاتانی دەرەوەتر بۆیە ئومێد دەکەم کە کۆمەڵ ئەم بەڕاستی هەڵبژاردنانە کە هاتە پێشەوە بەتابەتی مەی دوایی کە کۆمەڵ دەنجی کەمی کردووە ئەم ئومێد دەکەم کە وەرچەرخانێکی دروست کرد لای سەرکردایەتی و کادیران و ئەندامانی کۆمەڵ بەوەی کە ئێمە کاک حەچیم بابیڵێم من وێڕای سوپاس پێزانین بۆ کادیری و ئەندامانی کۆمەڵ نەک بڵێم ئێستامە کۆمەڵی ناو کۆمەڵی ئەواندا من کۆمەڵی نە بە قسەی هەر دەکەم منی نەک کەم حزب ئەم قەناعەتم نییە هیچ حزبێکە بێ کادیر و ئەندامی دڵسۆزی و مەبدەئی وەکو ئی کۆمەڵی هەبێ کە لە قۆناغێکی زۆری ڕابردوو سەخت و دژواردا ینی لەگەڵ کۆمەڵ هاتووە و قۆناغەکانی بڕیوە ینی توان بڵێم ساغ بۆتەوە توان بڵێم قاڵ بۆتەوە یەکلا بۆتەوە ینی بێکەمە کوورژ نین بە سەرکردایەتی و بە ئەندام و کادیرەکانیشمانەوە بەڵام ینی کەم حزب هەیە توان بڵێم یان نییە کەم حزب هەیە کادیر و ئەندامی ئەوە هەیە بۆیە هەستانەوە بۆ حزبێکی ئاوا زۆر ئاسانە ئەمە نمونەیەک دێن بۆتەمە تەشبیه نەبێ دەڵێ ئەو کاتێک کە هاوپەیمانەکان ئەڵمانیان داگیر کرد لە جادەیەکی بەرلین جادەیەکی فراوانە زادە بینیمە چەرچل لەوێ لەگەڵ هێندە سەربازەکانی و ئەفسەرەکانی ڕاوەستەوە پیرێژنێکی ئەڵمانی دێ تەبعان دەچێتە ئەمسەر دەچێتە ئەمسەر دەچێتە ئەمسەر دوای لە شوێنێش بە دیاریکراوی دەپەڕێتەوە تەمەن جادە نەماوە ترافیکیش نەماوە هیچ نەماوە هەمووی وێران بووە تەبان ئەوێژ وتی زەحمە نەبێ ئەو ئافرەتەم بۆ بانک گوتی ئەوە چی بوو چی ئەمسەری و چی ئەمسەری و هاتی و ئینجا دوای لە شوێنی دیاریکرا پڕیەوە تۆڵای کاتی خۆی ئەمزادەکە دیار وێسە دیار نەماوە لەبەر ئەو هەموو تۆ بوو وە نییە وێران بووە کاتی خۆی شوێنی پڕینە ماڵم لەو بەریە کاتی خۆی شوێنی پڕینەوەی هەبوو ئێرانە گوتی بەڕاستی گەڕام ینی شوێنەکە دیار نەماوە بەڵام بە تەقدیری خۆم چمە ئەولا هاتمەوە هەستم کرد ئێرە شوێنی پەڕینەوە گوتم بە هەلێ پەڕمەوە گوتی باشە بڕۆ کە ڕۆیشت ڕووی لە سەرباز و ئەفسەرەکان گوتی ئەم میلەتە زووقی دەبێتەوە مادام خەڵکی ئاوایان هەبێ مەڵێمەش خەڵکیەوەمان زۆرە بەخوا خەرجەوەمان گەلێکە زۆرە بۆیە من ئومێد دەکەم کۆمەڵ باش قیت بێتەوە و زووش قیت بێتەوە باش وەکو دو پرسیارم لەسەر مەلەفی غاز ئەو بردومانە هەبوو وەکو کۆمەڵ چۆن لی دەڕۆنەوە چنگرینگە ینی دامەزراوەکە ئەوەی کە غاز بێ ینی نەوت بێ بخرێتە خزمەتی خەڵکو بە دوور بێ لە منولانی هەرێمایەتی و نێودوڵەتیش پرسی غازەوانە وڵای کا حەشیم جارەوە خۆیت ئەگەرەوە بۆ ئەم نەبوونی سەروەری سەروەری دەسەڵات لە هەرێمی کوردستان ئێستا چی خاوەن دەسەڵاتە لە هەرێمی کوردستان کوا دەسەڵات لە هەرێمی کوردستان پێ دەوتێت سیادا ینی حکومەتی یەکگرتو هەیە دەسەڵاتێکی یەکگرتو هەیە دوو حیزبن بەڕاستی ینی ئایا هەمە یەکتر دەخوێننەوە حساب بۆ پشتی یەکتر دەکەن دوو ئیدارێ زۆر بەڕوونیانی ینی من ئەگەر زاری وا مناقەشە بوو لەگەڵ ئەم دوو حیزبە بە تایبەت ینی زۆر باسی وایان کردەوە گوتن کاکە وەڵی دەزانیت چێ خۆتان هەڵمە خەڵەتێنن بۆ خەڵکی بۆ قسان هەڵ ناخەڵەتێ یەک نەفەری ئاسایش هەیە لە دەڤەری زەرد یەک نەفەر ئاسایش بێ یەکێتی بێ هەیە لێبینەوە یەک نەفەری ئاسایش هەیە بە ئەوە بە ئینتیما پارتی بێ لێرە لە دەڤەری لای یەکێتی
زەپێدا بڕۆ لە بەڕێوەبەری مەکتەبەکان و لە بەڕێوەبەری مەسەلەن ناحیەکان و قەزاکان و لە هەمووی لە شوێنە مەسەلەن هەستیارەکان و لە هەموو شوێنەکان تەبەن لە وەزارەتی پێشمەرگە لە لیواکانیان لە یەکەکانیان و کاکە زۆر شتەکە زۆر ڕوونە بەڕاستی یعنی وەکو دوو دەوڵەت مامەڵە دەکرێت وەکو دوو دەوڵەت خۆشان وەکو دەوڵەت هەری کامێکیان لەگەڵ عێراق تەعامل دەکات لەگەڵ ئێران تەعامل دەکات لەگەڵ تورکیا تەعامل دەکات لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان تەعامل دەکات ئەمە بەڕاستی چی دروست کردو ئەمە ئەوەی دروست کردووە کە کاک حەشیم کەس خاوەنی ئەم بەشەوەندی گشتیانە نەبێ بەڵێ نابێ غازوانە بکرێت ئامان شوێ نەخێر نەوەڵات ئەمە خۆ زۆر بەتونی دانەمان کرد بەڕاستیان بەڵێ چکۆ بە ئەو پەیوەندی بە ژیانی خەڵکەوە داهاتێکی ئەم وڵاتێ داهاتی ئەم وڵاتەش بەڕاستی حزب و شخص نییە ئەم هاوڵاتیان و ئەم هەرێمی کوردستانەیە ینی حەیف ینی مەسەن لە ئەنجامی ئەم ململانەیە جا خۆیان کردبێتیان یا خەڵکێک لە ئەنجامی ئەم ململانەیە نێوان ئەم دوو جەمسەرە زەفەری برد بێ و ئەمان ئەنجام دابێ. بەڵێ سوپاس دەکەین وەرز کاک عەبدولستار مەجید سەلامەت یا ڕەبی حەشیم موفەق یا ڕەبی دەبوون دەکەین سەلامەت یا چاوەکەمی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ